بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. براني بريز خوش حالم كلا درسي چيدي كلا شرح متن عقيدة طحاوي بخزمتان دقموا هرده بروكو تاي دروين خواي قورة تبارك وتعالى بخات ترازوي حسنات من وترازوي حسنات ماني بي قرسكا وخواي قورة بقوري وعظمتي خوي او درسا بخات ترازوي تاكا كان من وخواي پروردگار تبارك وتعالى بكات ماي خير وخوشي بو دنيا من پیش دوا روج من وخواي پروردگار تبارك وتعالى پاداشتي چي نبراو من پي ببخشي لسر او درسانه ولسر او مجلساني که لو ظروف زماني كتي داينا ليدا دادنشين وباسي ديني خوا دكين وباسي سنتكاني پیغمبر دكين عليه الصلاة والسلام وتشجيع خلق دكين كبوي بقريته بو راست الرقاو راست شقامي إسلام. برايني بريزم هاتي نسر فقرية تر دفرمي ولا نصدق كاهنا ولا عرافا ولا من يدعي شيئا يخالف الكتاب والسنة وإجماع الأمة. طبعا ليرانا شيخ طحاوي رحمة خوالي بديت سر بابتي چيديكا وبابتا أورو كمقصيري ذاكرين زور باوا بداخل ولناو خلقي چيكا خوشي بي ملتزمة وخوش بمسلمان دزاني دفرمي ولا نصدق كاهنا ولا عرافا. طبعا ما كومالا خلشك مان هن كومالا ناويك هن كاهن مان هي عراف مان هي منجم مان هي اواني دي كمثلا ك لسر خولي وكبلي بدارو ب اوان مثلا هموي او الشح وذو بشيك السحر وبشيك الخرافيات ودبي يك دين سريان بويك برتاو مان رون بيتن دفرمي ئێمە باوەڕیان پێ ناکەین ئەگەر هەندێک شتیشیان لەسەر دەستی وارد بێتن و هەندێک شتیشیان لەسەر دەستی دروست بێتن مانای ئەوە نییە کەوانە لەسەر حەقن و لەسەر ڕاستن. برا بە ڕێزەکانی خۆ جاری وا هەیە تەماشە دەکەی کەڵەکە بەردێکیان هەڵداوەتەوە خۆی لە خۆیدا لەوانەیە ئەو پیاوە پیاوی باش بێ لەوانەشە کەس نزانی کە چێشە دەبنیدایە ئیوایە دەڵێکاکەەوە بۆ زک ئێشەی ئێکا و ئێکە ئیوایە دەڵێکاکەەوە ئەگەر منداڵی نەبێ منداڵی بچێتەوە دەرێ داوا بکە منداڵی دەدرێتێ لەوانەیە لەو خەڵکەی کە دەچێتن بالفعل کابرا کە چۆتەوە دەرهاتۆت و منداڵی پەیدا بووە یعنی مانای ئەوە نییە کە ئەو مردووە ئەو دەسەڵاتەی هەیە ئەوە ئیمتیحان و ئیبتیلایەکی خوایە بۆ عەبد و بەندەکانی خۆی بزانین داخۆ تا چەند تەوەکولیان لەسەر خوایە تا چەند بۆ نمونە ئەتۆ تەقدیری کردو خوای گەورە شیفات بدا تەقدیری کردو خوای گەورە منداڵت پێ بدا بەڵام کە دەچێ شوێنێکی والە کە شرک پەیداکردنە بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالا تا چەند ئەتۆ ئیعتیقادەکەت لە شوێنی خۆیە و شارەزای لە دینی خوای پەروەردگار و تەوەکولت لەسەر خوای پەروەردگار دەبێتن. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم ئێمە نابێ شتێکمان لەبێ بچێ پێش بێمە سەرەوانە. ئێمە جنۆکەکانمان لە دەوروبەردا دەژین ئەو جنۆکانە خوای گەورە دەسەڵات و قودرەتێکی داونێ ئەوان ئەمە دەبینن حەڕەکە و سەکەناتی ئێمە هەموو خەڵکەکەی دەبین ئەمە ئەوان نابینین و ئینسان دەتوانێ عیلاقە و ڕەبتێک لەگەڵ جنۆکەکان دروست کاتن بە تایبەتیش ئەوانەی کە مەڕەدەی شەیاطین و ئەوانەی کە کافر دەبن و بێباوەڕ دەبن و شرک پەیدا دەکەن و هەندێک شت دەکەن کە لە دینی خوای گەورە دەچنە دەرەوە. ئەوانیش هاوکاریان دەکەن هەندێک زانست و معلوماتیان دەدەنێ کە ئەو کاتێک کابراوە دەزانی ئەوە پیاوی خوایە و دەزانی کە بۆ خوا سوڵحاوە. لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم ئەو قاعیدە گرنگەی کە شەیخ باسی دەکات دەفەرمێ ولا نصدق كاهنا ولا عرافا ولا من يدعي شيئا. ئەوجا
هەر ناوێکی دیکە کابرا کە ئیدعای هەر شتێکی بکاتن کە چ بکە یخالیف الکتاب والسنة تێک بگیرێتن لەگەڵ قورئان و سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەو ئیجماع الأمة یان قەزیەیە کە ئیجماعی ئومەتی لەس ئیجماعی ئومە یانی چی ئیجماعی سەلەفی صالح مەبەستی ئیجماعی عولەمای سەلەف ئەوانەی کە پەیوەستن بە قورئان و بە سنەتی پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام دەفەرمێ باوەڕیان پێ ناکەین و بەڕاستیان نازانین و پێغەمبەر عليه الصلاة والسلام لە فەرمودەیە کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی دەکا و ئیمامی حاکم تصحیحی کردووە و ئیمامی ذەهەبی لە کتابی کەبائیر هێناویەتی و ئیمامی بەڵێ عراقی لە مستەدرەک و لە ئەوانە هەموو ئیشارەیان پێ کردووە ئەو فەرمودە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ جێراویەتەوە دەفەرمێ من ئەتا عڕافا أو كاهنا فصدقه فقد كفر بما أنزل على محمد صلى الله عليه وسلم دەفەرمی هەر کەسێک بچێتە لای کاهینێک یان بچێتە لای عڕافێک و باوەڕی پێی بێتن بەوەی کە دەیڵێ و قەناعەتی پێی بێتن دەفەرمێ کوفری کردووە بەوەی کە بۆ محەممەد مستەفا عليه الصلاة والسلام هاتووە یعنی کوفری بە پەیامی خوای پەروەردگار کردو یعنی کابرا هەڵگەڕانەوە و وەکو بڵێ دەرچوونە لە دین خوا پەناماندات ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم بینی سەر ئەو مستەڵەحانە کاهین لە کەهەنەوە هاتووە بە کەسێک دەگوترێتن کە عیلاقە و ڕەبتێکی لەگەڵ مەڕەدەی شەیاطین و ئەوانە دروست کردبێتن لە ڕێیوانەوە بە کردنی هەندێک کردەوەی کوفری و هەندێک شت کە ئەوان ڕازی کاتن هەندێک معلومات و زانستی پێدەدەن ئەوە پێیان دەگوترێت کاهین لە ڕێی ئەوانەوە لە ڕێی جنۆکەکانەوە ئەو معلومات و زانستیانە وەردەگریتن ئەو لەبەرەوەشەکە تەماشەکەن خەڵکێک کە دەچێتن بۆ لای ئەو کاهینانە یعنی هەندێک شتی لێ داوا دەکات بۆ نمونە حیوانێکی ئاوا بینە مریشکێکی ئاوا بینە ئەوەندە هێلکەی بینە ئەوەندە نزانم چ بکە ئەوەندە یعنی هەندێک کار و کردەوان لێی داوا دەکەن و ئەویش ئەوانەی کە مەسەلەن هاتوون هەندێک توقوسی شرچی و کوفری و بێڕێزی بەرامبەر بە قورئان و بە فەرمودەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەنجام دەداتن کە کابرا بەرەو کوفر و بەرەو زەندەقە و ئیلحاد و بێباوەڕی دەڕوات ئەوەی یەکی دوو عەڕاف ئەوەی کە ئیدعایە دەکات دەڵێ وەڵا من زۆر شتی دەزانم هەر لە مەعریفەوە هاتووە دەڵێ کاکە من دەزانم بۆ نمونە سبەینێکە چ دەبێت دەزانم مەسەلەن ئەو ئینسانە کە منداڵی دەبێت دەزانم داخۆ کوڕیان کچە یعنی هێشتانەکە ئەوەش نەبووە دەزانم مەسەلەن چێ بە قسمەت چێ دەبێ چێ بۆ چێ دەبێ خەڵکێک دزی لێ دەکرێتن دەڵێ دەزانم مەسەلەن ئەو دزیە چۆن کراوە چۆن نەکراوە و ئەو شتانە برا بە ڕێزەکانی خۆم هەمووی نەهی لێکراون و ئیدعاکردنی غەیبە کە ئیشی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا و بە تایبەتیش ئەو شتانی کە غەیبیاتن کە بە مطلقی کەس نایزانێتن لەبەرەوەش یعنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئیشارەی پێکردو بەو جۆرە کەسانە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ هەل ئونەبیئکم عەلا من تەنەزەل الشەیاطین پێتان بڵێم کە شەیطانەکان وەکو بڵێ لەگەڵ چێ لە خەت دەبن و بەسەر چێدا دێنە خوارەوە تەنەزەل عەلا كل ئەفاک ئەثیم ئەفاکی ئەثیم یعنی ئەو کەسەی کە بوختانکەر و ئەو کەسەی کە تاوانبار و لە تاوان و گوناهدا ڕۆچووە یلقون السەمع وأکثرهم کاذبون طبعا جنۆکە سێ سنفیان هەن سنفێکیان شاپەردارن باڵدارن ئەتوانن بفڕن بچن بۆ ئاسمانەکان یعنی گوێ ڕادەگرن لە خەبەری ئاسمانەکان هەندێک شتیان دەست دەکەوێت یلقون السەمع هەندێک شتیان دەست دەکەوێتن بەڵام لەگەڵ ئەو شتێک کە دەستی دەکەوێت معلوماتێک کە 100 درۆی دیکەی لەگەڵ ڕەبت دەکاتن 100 درۆی دیکەی لەگەڵ ڕەبت دەکاتن و دەفەرمێتن بەشێکی دیکەیان مار و سەگن یعنی لە شێوەی مار و سەگ خەڵقی کردوون خوای بەشێکی دیکەش
بە طەبیعی خەڵقی کردوون لەسەر خلقەتی جنۆکە ئەوانە هاتو چۆ دەکەن لە ناو شار و گوندەکان و لە ناو ماڵ و ئەوانە و دێن و دەڕۆن و مستەقیر نین. لەبەرەو برا بەڕێزەکانی خۆم بەشێکی دیکەی ئەوانەی کە پێیان دەگوترێ منەجیم چێن ئەوانەی کە مەسەلەن بۆ نمونە دەڵێ کاکە من لە ئەستێرەکانەوە دەزانم داخۆ چ ڕوودەدا و چ دەبێ و هەندێک شت زانیاری ئەو جاجاری وایە ئەوەی کە ئەو دەڵێ دەردەچێتن. بەڵام ئاگاتان لێ بێتن ئەوەی کە ئەخباری ئەوەی ناوی چیە جەوی ئەوەی کە کەش و هەوا ئەوە لە بابی عەڕافە و لە بابی منەجیم و لە بابی ئەوانە نییە. یعنی لەوانەی خەڵکێک بڵێ وەڵا ئەو کوفرە و ئەوە شتێکی علمیە وەخوای پەروەردگاریش تەبارەک و تەعالا ڕێگری نەکردو بڵێ وەڵا یعنی ئەتۆ نازانی ئەو بارانەی کە دەباری ئەوە غەیثە یان غەیث نییە، بارانێکی بەرەکەتدار یان بەرەکەتدار نییە. ئەو بارانە دەبێتە مایەی بوژانەوەی خەڵک و مایەی شینکردنی سەوزایی و مایەی زۆرکردنی نەسلی حەیوانات و ئاژەڵ و داروبار یان دەبێتە مایەی لافا و هەموو شتێک شتێک دەداتن. یعنی ئەوە زۆر گرینگە ئەو شتانەتان لەبەرچاو بێتن. یعنی ئەو قەزیەکی علمیە کابرا تەماشا دەکاتن کە لە بۆ نمونە لەسەر بەحری متەوەسط ڕێژەی شێ و ڕێژەی هەور ئەوەندەیە ئەو جا بایەک دێتن بە سورعەتی ئەوەندە ئەو هەورەی دینیتن دینی لە چێن دەرێ ئەو هەورە مەسەلەن تا بۆ نمونە تەحەمل دەکا ئەو بارانەی کە ئەو هەورە ئاوی تێدایە ئاوی هەڵگرتووە هەتا چێن دەرێ تەحەمل دەکا بیباتن کە نەباری بۆ نمونە دەڵێ هەتا 100 کیلۆمەتر ئەو 100 کیلۆمەتر حیساب دەکات چەندە بۆ نمونە لەسەر شاری هەولێرێ لەسەر سلێمانیە لەسەر ئێرانێ لەوێن دەرێ باران دەباریت. یعنی هیچ ئەوە چی بۆکو بڵێ غەیبیاتێکی تێدا نییە. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم گرنگ ئەوەیە ئێمە ملتەزم بین بە قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و هەر کێشە و مشکلەیەکمان هەبوو ئەوەی کە پێویستی بە دکتۆر و بە ئەوانەیە بچینە لای دکتۆر بەڵام خوامان لە فکر نەچێ دوعا بکەین بپاڕێینەوە ئەوەی کە دکتۆر کۆتایی پێدێ و دەستەوەستان دەبێ لای خوای پەروەردگار کۆتایی نەهاتووە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەموو شتێک لە بەردەستی خۆیەتی. لەبەرەوەش ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وئیذا مەریضت فەهوە یەشفین ئەگەر نەخۆش کەوتم خوای گەورە شیفام دەدا. بەڵام وەکو گوتم مانای ئەوە نییە کە نەچێ لای دکتۆر و لای ئەوانە بەڵام ئەوە بزانە کە خوای گەورە شافیە و خوای گەورە خاوەنی هەموو بەخششێکە و هەموو شتێک لە بەردەستی خۆیەتی. ئەو جا دەینە سەر خاڵێکی دیکە کە خاڵێکی زۆر گرینگە بە تایبەتی بۆ ئەمڕۆ دەفەرمێ وەنەڕە الجەماعەتە حەقا وەصەوابە والفورقەتە زەیغا وعەذابە. برا بەڕێزەکانی خۆ دەڵێ ئێمە دەبینین مەبەستی پێ ئەهلی سونە و جەماعەتە وەنەڕە الجەماعەتە حەقا وەصەوابە ئێمە دەبینین کە جەماعەتی موسڵمانان هەم حەقە و هەم سەوابیشانی هەم ڕێگایەکی ڕاستیشە. لێرە مەبەستی پێ جەماعەت چێ جەماعە ئەو خەڵکەیە کە لەسەر حەق کۆبۆتەوە ئەو خەڵکەیەکە لەسەر حەق کۆبۆتەوە واتا لەسەر چ کۆبۆتەوە لەسەر دینی خوای پەروەردگار. جەماعە بەو کەسە دەگوترێ بەو خەڵکە دەگوترێ گەر بە تاقی تەنێژبی تەطبیقی دینی خوای پەروەردگار کەی وەکو خۆی. بەڵام بەو کەسانە ناگوترێت جەماعە کە لە بەشێکی تەطبیقی دینی خوای گەورە بکەن بەڵام لە بەشێکی دیکە تەطبیقی دینی خوای پەروەردگار نەکەن. یعنی بۆ نمونە ئەتۆ بێی لە بابی عیبادات و سلوکیات و ئەوانە وەکو خۆی تەطبیقی دینی خوای پەروەردگار کرد بەڵام لە بابی حاکمیەت لە بابی وەلا و بەڕا پێچەوانەی دینی خوای پەروەردگار بی پێت ناگوترێت جەماعە هەتا ئێوارێ بە خۆت بڵێ ئەمن پیاوێکی باشم و ئەمن لەسەر ڕێی پێغەمبەرم عەلەیهی سەڵات وسەلام. برا بەڕێزەکانی خۆم خوای پەروەردگار تەبارەک وتەعالا کە دەفەرمێ وەمەن یەکفر بالطاغوت ویؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. بەڕاستی ئەو دوو بەشە یەک لە یەکی گرنگترن. تەماشەکە کوفرانەی بە تاغوت وە پێش خستووە وەمەن یەکفر بالطاغوت ئەو جا دەفەرمێ ویؤمن بالله ئینسان هەتا دڵی پاک نەکاتەوە
هەتا لە شرک و لە خەرافیات و لە کوفرانەکردن بە تەواغیت و بەوانەی کە دەپەرسترێن لە غەیری خوا دەستشی لێ نەدەی شایستەی ئەو میوانە بەڕێزە کە خوای پەروەردگار و ئیمان بەخوا و بە پێغەمبەری خوا و بەو بەشانەی دیکە لە ناو دڵ و دەرونی خۆتدا جێیان بکەیەوە. برا بەڕێزەکانی خۆم، لەبەرەوە ئینسان دەبێ هەوڵدا جارێ من گەلێک جارێک گوتومە هیچ جەمعێکی ئیسلامی بە موتڵەقی ئەوە نییە بڵێ وەڵا سەفینەی نوحە هەرچی سواری بوو لەوێن دەرێدێتە خوارێ لە بەهەشتێ. شتێکی پیرۆزن، شتێکی باشن، شتێکی چاکن و شتێکن بەڕاستی ئینسان ئەگەر لەوێن دەرێدا دەتوانێتن بۆ خۆی برە و بەخۆی بداتن، بۆ خۆی ڕێگای خۆی بدۆزێتەوە ڕەفیق و دۆستی چاکی دەست دەکەون. بەڵام هەشە ئەمن کە باز دەکەم لە کوردستانە بەعام باز دەکەم لە ناو حەڕەکاتی ئیسلامی هەموو دنیا هەشە کابرا لەوێن دەرێ بەڵام هیچ ئیستیفادەی لێ نەکردووە. چۆن کابرا لە خزمەتی پێغەمبەردا بۆ عەلەیهی سەڵات وسەلام ئیستیفادەی لە خودی پێغەمبەر نەکردووە عەلەیهی سەڵات وسەلام، ئیستیفادەی لەو هەموو سەحابانە نەکردووە، چۆتە دۆزەخ. ئەوەش ئاگامان لێ بیتر بەڵام دەتوانین بیکەینە سەفینەی نوح، دەتوانین بەوە دەتوانین کە ئەو نسحەت و ئامۆژگاریانەی کە لێمان دەکرێن ئەو منهەجە صەحیحەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆی جێهێشتووینەوە لەسەری بین، بۆ چونکە ئەو جەمعی کە دەگەڵیدان ڕێگریت لێ ناکاتن، ڕێخۆشکەرە بۆت، نسحەت و ئامۆژگاریت دەکرێتن، ڕێت پیشان دەدرێتن. زۆر مهمە ئینسان ئاوا معاملە بکاتن. ئەو جا خۆشەویستانی خۆم دەفەرمێ ئەگەر ئینسان بەتەنێژ بوو الجەماعەة ما وافق الحق ولو كنت وحدك، ئەگەر بەتەنێژ بووی بۆ نمونە ئەتۆ دەبێ مستەمسەک بووی و دەستت بە حەق و بە پەیامی خوا و پێغەمبەری خوا وەگرێتەوە جەماعی و ئەو دەنگۆیەی کە دەشڵێن وڵات دروست نییە هیچ حزبێکی ئیسلامی ئەوان ئەسڵ و ئەساسی نییە. برا بەڕێزەکانی خۆم، ئەم پێم خۆش نییە چکۆ شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی و لێرانە پێم خۆش نییە بیکەینە ڕەد و ڕەتکاری، لەبەرەوەی بەڕاستی ئەمڕۆ کە شەریعەتی خوای گەورە وەلاندراوە، موسڵمانان دەسەڵاتیان لێساندراوەتەوە، لە هەموو شتێکی پێویستتر و ئەولاتر دروستکردنی جەمعێکە بۆی کە هەوڵ بداتن ئەو سەروەریە بۆ شەریعەتی خوا بێنێتەوە و ئەو حکمڕانیە کە لێوان لێ و پڕ بێ لە عەدالەت و دادپەروەری بۆ موسڵمانانی بجێڕێتەوە. ئەوە لە مێشی خۆتانیدا تۆمارکەن. جا فڵان کەس واناڵێ فیسار واناڵێ ئەوە شتێکی دیکەی بۆ خۆیان چی گوتی کۆمەڵ و جەمعێکن کە بەتایبەتی لە ئەو وڵاتانەی خەلیج و پێم خۆشی ناوی هیچ شوێنێک بێنم دروست بوون بۆ دیفاعکردن لە دەسەڵاتداران و مانەوەی زاڵم مستەمکاران لەسەر کورسی حکم. لەبەرەوەی لە هەر شوێنێکیش بوو بن ئەو کۆمەڵە خەڵکە دیفاعیان لە زاڵم مستەمکاران و پاڵپشتی زاڵم مستەمکاران بوون. خوازیارم کە لە دەرسی داهاتوو دەگەڕێمەوە سەری و دەفەرمێ والفرقة زەیغا وعذابە، ئەو فرقە و پەرتەوازەیە بزانین داخوا چۆنە و چ دەگرێتەوە لە دەرسی داهاتوو بە تەفسیلتر لە خزمەتیدا دەبین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.